سڵاو ئەڵماس ئەو کاتتان باش چار ڕۆژی ئەنجامدانی ڕێفراندۆمی سربەخۆی کوردستان پیرۆز بێ لە هەموو سربەخۆی خوازان سەرشۆڕش بۆ ئەوانەی کە بە زۆرێک لە زۆرەکان ویستیان ئەنجامەکەی دوا بخەن. من ئێستا لە بارگای لە خیدەی پارت دیموکراتی کوردستان لێرە پیشنگایەکی وێنەیە کە تعبیر و گزارش لە ڕۆژی ئەنجامدانی ڕێفراندۆمی سربەخۆی کوردستان دەکەن. لێرە نمایش کراون لەلایەن یەکێک لە ڕۆژنامەوانانی سنوورەکە. دیارە مەبەست لێی زیندووکردنەوەی ئەو وێنانە بوو، زیندووکردنەوەی ئەم ڕۆژە بوو، بەرز ڕاگررتنی ڕۆژی ئەنجامدانی ڕێفراندۆمی سربەخۆی کوردستان بووە. لێرە کۆمەڵێک وێنەی تراژیدی یاخود وێنەی سەرۆک بارزانی و جەماوەری ئەو کاتی بەشدار بووی ئەنجامدانی ڕێفراندۆم لێرە نمایش کراون. کەمێک بەر لە ئێستا ئەم پێشنگایە کرایەوە لەلایەن بەرپرسی لە خیدەی پارت دیموکراتی کوردستان. من ئێستا هەژار حەکیمم لەگەڵە. کاک هەژار، ئەگەر بفەرموویت پێمان بڵێ ئامانجی جەنابتان چی بوو لە کردنەوەی ئەم پیشانگایە، چ پەیامێکتان هەیە لەم ڕۆژەدا کە ڕۆژی ساڵوەگەڕی ئەنجامدانی ڕێفراندۆمی سربەخۆی کوردستان؟ زۆر سپاس بۆ ئەوەی بەڕێز ڕۆژی ئەنجامدانی ڕێفراندۆم بە پیرۆستترین ڕۆژ دەزانم لە مێژووی گەلی کوردستاندا. بۆیە پیرۆزبایەکی گەرم لە هەموو خەڵکی کوردستان و بەتایبەت جەنابی سەرۆک بارزانی دەکەم و ئەو دروشمەشمان بەکارێنا بۆ کردنەوەی ئەم پیشانگایە هەڵبژاردننی 25 جوانترین وێنەی بانگەشەکانی ئەنجامدانی ڕێفراندۆم لە هەرێمی کوردستان، هەروەها ڕۆژی ئەنجامدانی ڕێفراندۆمش بە هەمان شێوە لەگەڵ کۆمەڵێک وێنێکە زۆربیان بە زوومی کامێرای من گیراون. بۆیە لێرەدا ئەم ڕۆژەمان دیاری کرد 25 وێنەمان هەڵبژارد بۆ وەکو بەرزڕاگررتنی ئەم یادا لە 25 ئەیلولی هەر ساڵ بەنەبەخوا چاڵاکیمان دەبێت لەوەر. پەیامی ئێوە چییە کە وێنەگر بوون لە ڕۆژی ئەنجامدانی ڕێفراندۆمی سربەخۆی بۆ سربەخۆی خوازان و ئەوانی ئێستاش مکڕن لەسەر ئەم ئەنجامە؟ هەروەکو باسم کرد خەونی سربەخۆی کۆتایی نەهاتووە بە هیچ شێوەیەکیش کۆتایی نایە. بۆیە من وەکو ڕۆژنامەنووسێک و فۆتۆ جۆرنالیستێک بەردەوام دەم لە گرتنی هەموو وێنەکانی نەتەوەی. هەروەکو ساڵی پاریش ڕۆژنامەیەکمان دەرکرد بە ناوی سربەخۆی کە ئامانجمان ئەوە بوو ببینە ئۆرگان و زمان حاڵی ئەو دەوڵەتێکە دروست دەبێت پەنابەخۆ لە داهاتوودا هەڵبووەوەش دەین. زۆر سپاس پەیامەکەتان گەیشت. بەڵێ ئەڵماس ئەمەوێ ئاماژە بۆش بکەم دیارە تەواوی سیاسەتوانان باس لەوە دەکەن کە ئەنجامدانی ڕێفراندۆم یەکێک بوو لەم خەباتانەی کە 100 ساڵی نەتەوەی کورد لە خەبات و کۆڵنەدان بەردەوام بوون تا لەم ڕۆژە بە بڕیاری جەنابی سەرۆک بارزانێ کۆی خەباتی 100 ساڵەی نەتەوەی گەلی کورد لێک ڕۆژکۆ کرایەوە و ڕاگەیەندرا بە بەرچاوی هەموو ناحەزانی گەلی کوردستان. بەڵێ.